Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راسين خوشحال كرامات على فيديو كينادا. لم فيديو باسي أواكين كتشون لكاتي قسكني إنجليزية شرم بشكيني تو شرم نكي. أما كشيء زوبي كس كاتك في زماني كي نوبت كقصة أكاد شرم أكاد. ويلم فيديو باسي أواكين كتشون شرم بشكيني تو بتواني بإسراحة قسبكي. يكم خال أوايكا بخوت نليك الشرمكي. چونکە کاتێک کە تۆ شتێک بە خۆت ئەڵێیت لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەگەر تۆ شتێک بەردەوام بە خۆت بڵێیت وای لێت ئەم شتە بێ بە ڕاستیەک ئەگەر تۆ بەردەوام بە خۆت بڵێیت شەرم ئەەکەم ئەمە ئەبێ بە ڕاستی و لە کاتێک قسەکردنا شەرمەکەیت بۆیە یەکەم شت ئەوەیە کە بە خۆت نەڵێی شەرمەکەیت ئۆکەی ئەمە خاڵی یەکەم اینجا دوایەوە یەک شتی تر زۆر گرنگە کە بیکەیت ئەویش ئەوەیە کە زۆر بەمان کاتێک کە بەتایبەتی بۆ نمونە فێری ئینگلیزیە بیت ئەو کەسانی کە قسەی لەگەڵاگەیت زۆربەی کات مامۆستاکەتە کە بە ئینگلیزی قسەی لەگەڵاگەیت بۆیە کاتێک کە تۆ لەگەڵ کەسێکا قساکەی کە پلەیەکی لە تۆ بەرزتری هەیە ئەمە وا لێ کات کە شەرمێک بکەیت بۆیە هەوڵ بە لەگەڵ ئەو کەسانەیە قسە بکە کە لە هەمان ئاستی توان بۆ منە لەگەڵ هاوڕەکانتە هەوڵ بە ئینگلیزی قسە بکە بۆیە ئەمە وا ئاکات کە وردە شەرمە نەمێنێت و شەرمە بشکێت اینجا خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە لە هەڵەکردن نەترسیت بۆ ئەوەی کە شەرمە بشکێت پێویستە وا بکەیت کە لە هەڵەکردن نەترسیت چونکە کاتێک کە تۆ فێری زمانێکی نوێ ئەبیت دڵنیابە لەوەی کە هەڵە ئەکەیت بۆیە بۆ ئەوەی کە شەرمە بشکێت پێویستە لە هەڵەکردن نەترسیت و ئەو ئینگلیزی کە فێر بوویت بەکاری بێنیت و گرنگ نییە کە هەڵە بکەیت چونکە هەر کەسێک فێری زمانێکی نوێ بێت بە دڵنیاییەوە هەڵاکات بۆیە گوێ بە هەڵەکردن مەیە اینجا دوایەوە قسە لەگەڵ خۆتا بکە کاتێک کە تۆ فێری زمانێکی نوێ بیت هەوڵ بە بەردەوام قسە لەگەڵ خۆتا بکەیت و ئەمەش وا ئاکات پرۆنەنسیێشنە باش بێت قسەکردنە باش بێت بۆیە هەوڵ بە قسە لەگەڵ خۆتا بکە کە کەسی لێ نەبوو بە تەنها بوویت قسە لەگەڵ خۆتا بکە ئەو ئینگلیزیی کە ئەیزانیت بیڵێرەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە کاتێکە لەگەڵ کەسی بەرامبەر قسە ئەکەیت پرسیاری لێ بکە ئەمە سوودەکەی چیە سوودەکەی ئەمەش ئەوەیە کە کاتێک کە تۆ پرسیار لە کەسی بەرامبەرەکەیت وای لێکەی کە کەسی بەرامبەرت قسە بکات کاتێک کە کەسی بەرامبەرت قسە ئەکات ئەتوانیت تۆ سوود لە وەڵامەکەی ئەو وەربگریت بۆ ئەوەی کە دیسان پرسیاری تری لێ بکەیتەوە و بەمەش وردە وای لێت کە تۆ شەرمە بشکێت و بتوانیت کە بە ئینگلیزی قسە بکەیت بۆ نمونە بە کەسی بەرامبەرە ئەڵێیت How did you spend your weekend بۆ نمونە ئەم پرسیارەی لێکیت ئەویش دەسەکا بە قسەکردن وڵێ ئەوەم کردو تۆ هەر لەم قسانەیە وشەی نوێ فێرە بیت اینجا دوایەوە توانیت بڵێیت What are you planning to do next weekend واتە هەفتەی داهاتوو بە تەمایت چی بکەیت ئیتر وردە ئاوا ئەتوانیت پرسیار بکەیت و بتوانیت قسەکردنت باش بکەیت و وردەش شەرمت نەمێنێت لە قسەکردن بۆیە بەم شێوازە ئەتوانیت شەرمکردنت بشکێنیت بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هەدەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بۆ لایک بکەن و باوەڕەکانتانی بێن بەڵام ئەگەر بەدڵتان نەبوو یەک دیزلایک بکەن و بۆ کەسی مەنێن و تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ